الله بەخێر بن من هاوژین سابیر کوردستانی بەخێراتنیم کەناڵە خۆشەویستاکەم بۆ یادکردنەوەی و بەسەرکردنەوەی سابیر کوردستانی و پەیامم ئەوەیە کە هەمیشە یادی هونەرمەندان و یادی هونەرمەندان بکەن و پێش لە دەستدانیان نەوەکو پاش لە دەستدانیان کە خۆیان ئەم کار و چۆنەڵی ئەرک و ماندووبوونە نەبینن و دەستخۆشی لە هەموو لایەکەکەم کە ئەم مەراسیمە جوانەیان ڕێخستۆ و ئەم ڕۆژان هەڵبژار بۆ بەسەرکردنەوەی هونەرمەند سابیر کوردستانی. وەڵی بەرهەمەکانی زیاتر زۆرن، یعنی ناتوان بڵم دانە و دوان ئیترەها لە دوورۆنا و بیست و من غەریبم ئەمانە هەمووی تایبەت و چێژێکی خۆی هەیە. وڵی زۆرن یادگاریەکان، یعنی ناتوان مێستا هیچ شتێکی وام لە خەڵە بەس زۆرن.